بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله صلى الله تعالى عليه وسلم. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. برزان خوشويستانم اما لخزمة كتاب نيابي الداء والدواء زاناي بايا برز ابن القيم رضا ورحمة خوالي به همو روجانێکی شەممە دڵەکانمان ئاو ئەدات بەو کەلیماتە جوانانەی کە نووسیوێتی لەم کتێبە نایابە. باسی گوناهەکانی بۆ کردین، تەسەلسولێکی لە گوناهەکانە باس کرد. گەورەترین جۆری گوناه بریتێ لە شەریک بۆ خوا قەراردان، دوای ئەو بریتێ لە قەتلی نەفس و کوشتنی مرۆڤ، دوای ئەو بریتێ لە زینا. لە زینایە تەفسیلیدا بە مەسائیلی زینا فەرمووی زینا لە خۆوە دروست نابێت. زینا لە نەظەرێکەوە دەست پێەکە ئەچێ بەرەو خەتەرات و خەیاڵات، اینجا لەفەظات و کەلام، اینجا خوتوات و گوناهی گەورە. ئێمە لە باسی خەتەراتی مێشکە دەرسی پێشوو بە درێژی باسی خەیاڵی ئینسانمان کرد کە خەیاڵی ئینسان ئەم زانە پایەبەرزە پۆلێنی کرد، کامی بەشی دنیاە، کامی بەشی دینە، و پێیوتین کە هەندێک خەیاڵاتمان هەیە مەنافعی ئاخرەتی تایە، هەندێکمان هەیە مەنافعی دنیای تایە، هەندێکمان هەیە ئەوێ مەزاری ئاخرەت لێ دوورکەوێتەوە، هەندێکمان هەیە مەزاری دنیا لە خۆی دوورەخاتەوە. هەموو جۆرەکانی خەتەرات و خەیاڵاتی ئینسانی بۆ باس کردین. ئەمڕۆ باسی خەتەراتی کەسی عاقڵەکات. ئیمانداری عاقڵ ئەبێ خەیاڵی چۆن بێت. طبعا ئێمە پرۆژەمان بەڕاستی ئەگەر پرۆژەی خەیاڵمان نەبێ، پرۆژەی کردەوەشمان نابێ. ئەبێ خەیاڵمان تەنزیم کردوێ پرۆژە کارکە. یەکێک لە کێشە زۆر گەورەکانمان ئەوەیە کە گەنج ناتوانێت خەیاڵاتی گەورە بکە. کەسێک کە لە مەدرسەیەکی بچووک و بیئەیەکی بچووکە پەروەردە بوو، خەیاڵی گەورەی پێ ناکرێ، هەنگاوی گەورەشی پێ نانرێ، خەونی گەورەش نابینێ. خەتەراتی عاقڵ بزانین چۆنە و لەکوێ خۆی ئەبینێتەوە. ئێمە بەشێک باسمان کردووە کە ئەوەی مەسلحەتی ئاخرەتی ئینسانی تیابێ. ئەفەرمێ بزانە خەتەراتی عاقڵ هەر چوار جۆرەکەی تایە، یعنی لەو ئەچێ خەیاڵات بێ بە مێشیە مەزاری دنیا لە خۆی دوورخاتەوە، مەنافعی دنیا لە خۆی نزیک کاتەوە، با بڵێن مەساڵحی ئاخرەت یان منافعی آخرت بۆ خۆی دەستەبەر کە یان مەضاری ئاخرەت لە خۆی دوورخاتەوە. هەر چوار بەشەکە ممکنە کەسی عاقڵ بیان بینێ. ئەفەرمێ وبذلك جاءت الشرائع، هەموو شرائعش بۆ ئەمە هاتون دنیای خەڵکیش باشکەن، ئاخرەتی خەڵکیش باشکەن. هەدەفی شرائع و ئەنبیا عەلەیهیم الصلاة والسلام تەنها ئەوە نییە بینی تۆ خوا چۆنە، بینی تۆ ذاتی الله جل جلاله چۆنە، بینی تۆ لەگەڵ مەخلوقاتی خوا چۆنە. أفرمي ومصالح الدنيا والآخرة لا تقوم إلا على ذلك. هم مصالح الدنيا والآخرة هلا سر أوية بلام لناو فكري كسي عاقلة إما عاقل ترين من أوية أما نوي جنج فكري عاقل تريني هبي بو إيه بتواني أو هنجا وجورانا بنك الدين طلبي كردو مطلوب لشريعة إسلامية. أفرمي وأعلى الفكر وأجلها وأنفعها برسترين بلاي فكر خيال گەورەترین و بەڕێزترین و بەنەفعترینی ما كان لله والدار الآخرة، ئەوەیە کە بۆ خوایە جل جلاله بۆ ڕۆژی ئاخرەت. هەر خەیاڵێ فکرێکە بۆ ڕۆژی ئاخرەتە بوو، لە پێناو ڕۆژی ئاخرەتا بوو، ئەوە باشترین جۆری فکر و خەیاڵەکە بەسەری تۆیە ئەگوزەرێ. ئەمەش ئەنواعی هەیە، جاری وهەیە ئینسان خەیاڵ و فکر و زهن و مێشک و طبعا هەموو فکرێک لە ئینسانە کە دروست ئەبێ لە خەیاڵیەوە دروست ئەبێ. هەموو فکرێک کە ئەبێتە فکر لە ئینسانە سەرەتا لە خەیاڵەوە دەست پێەکە. پیاوە گەورەکان، عابیدە گەورەکان جاری وە هەبووە مەسئلەیەکی زۆر ئاڵۆزی فقهی لە مەسئلەیەکی خەیاڵیەوە دەستی پێکرد. بۆیە فەرەزیاتی مەزاهیب کە ئەبینی هەر نەبووە لە زمانی خۆیان هەشتیوان نەبووە. بە نمونە لە مەزهەبی ئیمام ئەبوو حەنیفە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ئەڵێ ئەگەر کەسێک چوە شوێنێک بەرزتر بوو لە کەعبە، بەرزتر بوو لە کەعبە،
ئەڵەن چۆن یعنی کەسی ئاخر چۆن بچێتە شوێنە بەرزتر بێت لە کەعبە ئەڵێ بە نمونە کەسێک هەوا بردی تەسەوور کە لەو ئەمە خەیاڵە خۆ لەو زەمەنە نە تەیارە هەیە و نە هیچ ئەگەر کەسێک هەوا بردی بە ئاسمانە کاتی نوێژ بوو چۆن نوێژەکەی ڕووکاتێکی ئەم نەزەریە فقهیە کە لە خەیاڵێکەوە دروست بووە طبعا ئێمە خەیاڵاتی علمیمان هەیە خەیاڵاتی دینیشمان هەیە خەیاڵاتی فقهیمان هەیە سیرەکەی فعلان ئەمە ئەبێتە مسلمەیەک و واقع ئەگەر ڕۆژێک لە ڕۆژان ئەو خەیاڵە کە عولەما دای ئەنێن بۆی یەک دەستەبەر ئەبێ بە نمونە مەسەلەی نقود باسی نەقد ئەکرێ لەو زەمانە نەقد ئاڵتون و زیوە ئەڵێ باشە ئەگەر نەقد پێست بووچی پێست لە لای خەڵک ئەوەنە بەڕێز بوو بە نەقد بوو بە پارە دە ئەمڕۆیە پارە بوو بە کاغەز عەلەیکم سەلام ئێمە هەرێکێک لە ئێمە وا تەسەوور نەکەین خەیاڵ فکری لێ دروست ناوێ ناوەڵام منبعی هەرچی فکری گەورە هەیە خەیاڵات بۆی ئەبێ ئینسان تەنظیمی خەیاڵی کە بزانێت لەکوێیە ئەوەی بۆ یعنی دینی خوا بێ جەل جەلالوو بۆ خوا بێ بۆ ئاخیرەت بێ باشترین جۆری فکری لێ دروستە ئێمە هەرێکێک لە ئێمە بۆ ئەمرمان پێکراوە قورئان بخوێنینەوە بە فکرەوە بە تێگەیشتنەوە بە تێڕامانەوە ئەفەرمێ بەرزترین پلە ئەوەیە کە ئینسان سەیری ئاەتەکانی خوا بکەوە ئاەتانی کە دای بەزاندوون تێبگا فەهمیکە بزانێ مرادەکەی چییە نەک تەنها لە پێناوی خوێندنەوە بەڵکو ئەبێ بزانێ خوێندنەوەی قورئان وەسیلەیەکە بۆ جێبەجێکردن یعنی تەسەوور کە خوێندنەوەی قورئان خۆی بۆ خۆی ئایا هەدەفە یان خۆی بۆ خۆی وەسیلەیە خۆی بۆ خۆی وەسیلەیە بۆیە هەندێک لە سەلەف فەرموویانە أنزل القرآن ليعمل به قرآن بۆیە هاتوۆتە خوارە بۆی خەڵکی عەمەلی پێ بکە دەی تیلاوەکەشی بکەنە عەمەل خوێندنەوەی بە کردار جێبەجێکن ئەمە باسیەوە ناکەین مەسەڵەن قورئان مەخوێنەرەوە نە هەتا ئەتوانی قورئان بخوێنەرەوە بەڵام بە فکرێکی عەمەلی قورئان بخوێنەوە لە خزمەتیە بێ ڕەحمەتی خوا لە سەید قوتب بێ ئەفەرمێ زۆر بیرم ئەکردەوە چۆن تەفسیری قورئان بنووسم طبعا چەند کەسێکی کەممان هەیە ئیبداعیان هەبێ لە تەفسیری قورئان ئیمامی تەبەری مەسەلەن یەکێکە لە مبدعەکان کە سەرەتا تەفسیری قورئانی نووسی بە ڕیوایەتەوە ئیمامی بەغەوی یەکێکە لە مبدعەکان کە حەسفی سەنەدی کرد لە تەفاسیرە سەید قوتب یەکێکە لە مبدعەکان بە مبدع حسابە کرێ باشە بۆ بە مبدع حسابە چی کردووە لە تەفسیری قورئان چی کردو ئەڵێ زۆر بیرم کردەوە چۆن تەفسیرێکی قورئان بکەم ئەڵێ دانیشتم بیرم کردەوە ئەسحاب چۆن بیریان لە قورئان کردوێتەوە چونکە قورئان بەسەر ئەوانە هاتووەتە خوارەوە ئەبێ ڕۆحی ئەوان بخوێنمەوە ئەڵێ زۆر بیرم کردەوە لەوەی کە سەیرم کرد ئەسحاب لەسەر فیتڕەتی ئەساسی ئینسانیەت بوون ئەفەرمێ هاتم بیرم کردەوە فیتڕەتی ئینسانیەتم لەم زەمەنە چۆن دەستکەوێ ئەڵێ بیرم کردەوە لە مناڵە دەستمەکەوێت چونکە مناڵ فیتڕەتی پاکە پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم فەرمێتی لەسەر فیتڕەتی ئیسلام مناڵ لەدایکە بێ ئەڵێ بیری مناڵی خۆم کەوتەوە ئەڵێ کە بیری مناڵی خۆم کەوتەوە تێگەیشتم تەفسیری قورئان چۆن بکەم ئەڵێ بیرم کردەوە دایکم قورئانی پێ ئەوتم کاتێکە بۆی باسەکردم ومنهم من يعبد الله على حرف هەیانە لەسەر قەراخ نوێژەکە قەراخ ئەڵێ سبحان الله قەراخی پردی لادێکەی خۆمان نەهاتە پێش چاوم ئەڵێ لادێکەمان لەم بەربەوە بەر پردێکراوە بە داری مێو بەسرا بوو ئەڵێ ئاوە هەوا لێ ئەدا ئەجوڵا کە ئێمە چوونە مەکتەب ئەڵێ بیرم ئەکردەوە کەسێک قاچێکی لەسەر ئەوە بێ قاچێکی لەو بەربێ هەوا لێ بدا چۆن ئەم نوێژە ئەکا چۆن خۆی ڕائەگرێ ئەڵێ ئەم تەسویرەم لە مێشکی خۆمان دائەنە ئەم بینی ئاەتێکی ترە فەرمێ ويحمل أوزارهم يوم القيامة وزر بمعنای شتی قرز دێ بۆیە بە وەزیر ئەڵێن وەزیر یعنی کاروباری قرز ئەخاتە سەرشانی ئەڵێ سێرم ئەکرد ئاوا کەسێک پشتی چەمیوە خەریکە پشتی ئەیە لە عەرز ئەوەنە شتێکی قرز بەسەر کۆڵیەوەیەتی ئەڕوا بەڕێوە ئەڵێ هاتم ئەم تەسویری مناڵێم ناولێنە التصوير الفني في القرآن الكريم إبداعي لقرآن كتصوير فني لسر دانا لسر أو طرفي مناڵێ جاء دایکە نامەیەک بۆ دایکی ئەنووسێ زۆر حەزت ئەکرد فێری قورئان بم بەڵام دایکە ئەمڕۆ مژدەد ئەدەمێ قورئان جارێکتر لە دایک ئەبێتەوە لەسەر عەقڵی کوڕەکەت
مەبەستەکەم ئەم خەیاڵ و مخەیەلە و هێنان و وردبوونەوە لە خزمەت قورئانە خوێندنەوەی تێفکرینی کردەوە پێکردنی تێگەیشتنی لە مرادی خوا مەبەستی خوا لەسەر زەویە زۆر مهمە ئینسان تێبگا بۆ عولەما گەورن چونکە مرادی خۆیان لەسەر زەویە کەشف کردو بەیان کردو ئەمە خۆناغی یەکەمە ئێمە ئەبێ بەشێکی زۆر لە خەیاڵمان لە فکرمان لە خزمەتی تیلاوەتی قورئانە دووەم ئەبێ بەشێکی تر لە فکری ئێمە و خەیاڵاتی ئێمە سیرکردنی ئەم هەموو ئاەتە مەشهودەی خوا بێ خوای گەورە دوو جۆر ئاەتی ناردووە بۆ ئێمە بۆی تێبگەین ئاەتێ منەزەلە لەلایەن پێغەمبەریانەوە صلی الله عليه و آله وسلم هاتووە کە بریتێ لە قورئان ئاەتێکی تر مەشهودە ئەی بینی بە چاوی سەر وەرە لە بەردەم گوڵێکا بوەستە لە بەردەم گیایەکا بوەستە لە بەردەم جەماڵی دارێکا بوەستە تەسەوورکەن هەڵەبجەی ئێمە هەناری زۆرە الحەمدولله بۆتە ڕقەمێکی بەقوە دێسە لە ئاسی هەموو عێراقا ئەو فەزڵێکی خوای گەورەیەگەنا چەند ساڵە لەمە پێش ئەو ڕقەمە نەبووین من لە داری هەنار زۆر ئەڕوانم هەستەکەم خوا بێ حکمت لەم منطقەی ئێمە داری هەناری خەلق نەکردو بەم جەماڵ و جوانی ئەوە جۆرەکانی هەنار و ئەوانە لێگەڕێ بەس سیر کە ئەم دارە ناشیرینە چەند شپرزە وەرە ئەگەر مەی بڕەو لێگەڕێ و ئەمانە حەد دنیا داگیر درک و داڵ و وەزعێک کەچی سبحان الله سیرەکەم بەما ڕەنگێکی سەوزی زۆر جوان ئەچێتە ناو گەڵاکەوە مەوسیمێک ئەم سەوزە نەوعێکی ترە ئەگۆڕێ ناوعی سەوزەکە چەند ڕەنگ ئەگۆڕێ دوای زەرد دەبێت زەردەکەشی چەند ناو ئەگۆڕێ اینجا ئەکەوێتەوە ناو خاک سەری قوتولەکە یەکەم چۆن وردە وردە گەڵایەکی سووری جوان لەم گوڵەوە دەرەچێت دوای وردە وردە ناوعیەتی ئەگۆڕێ بەڕاستی ئینسان بیرەکاتەوە وەکو ماڵ سەعیدی نورسی ئەفەرمێ ئەکرێ ئینسان خۆی خوار و خێج بێ بەرهەمی جوان سیر نەبێ بەلاتانەوە ممکنە مرۆڤێک خۆی زۆر گوناهبار بێ زۆر خەجاڵەت باری بەردەم ڕەب العالەمین بێ وەکو داری هەنار شپرز بێ بەڵام بەری جوانی وەکو هەنار بدە ممکنە ئێمە دەسا و دەست ئەم پەیامە شیرینە بگەێنین تا هەنارێ پێشکەش بەم ئومەتە ئەکەین بەم میلەتەی خۆمانەکە بۆیە ئینسان ئەبێ لە ئاەتی مەشهودی خوا بڕوانی واللهی غەزالی ئەفەرمێ ئەستێرەیەک نییە لە ئاسمان لە پێناوی ئینسانە دروست نەکراوێ بیبینی یان نەیبینی هەیان هێشتا تیشکی نەگەشتێتە سەر زەوی بەڕێوەیە لە پێناوی تۆیە دروست کراوە تێبگەی یا تێنەگەی علمی تۆ گەیشتێتەوە ئەندازەیان نەگەیشت بێ دەسێری ئەم ئاەتە مەشهودانەی خوا جەل جەلالوه بکە ئەمە بەشی دووەمە لە فکری ئێمە لە عەقڵی ئێمە دەی هەر یەکێک لەوانە تۆ ناوێکی خوای تیا بخوێنەرەوە میوانێکم هاتبوو چ بوون ئەم منطقەی گوڵانە لەگەڵ عەرەبا زۆر ژیا بوو هەر سوبحان من پێشتر مەسەن ماشاء اللهم زۆر بەکارێنا سوبحان اللهم زۆر بەکارێنا وشەی تەبارەک اللهم بەکار نەئێنا سیرەکەم لە هەموو سوچێکە تەبارەک الله ئەحسن الخالقین وشەی تەبارەکی بەکارێنا زۆر چێژم زیاتر لێ وەرەگرت کە تەبارەک دوو معنای هەیە دوو معنە ئیمامی ڕازی لە تەفسیرەکەیە وشەی تەبارەکە فەرمێ دوو معنای قوڵی عەرەبی هەیە یەکێکیان لە معنای بڕووکەوە هاتووە چۆن وشتر لە شوێنی خۆیان دائەنیشێ واتە نیعمەتەکانی خوا ثابت و تەواو لەسەر زەویە تەبارەک بە معنای نەشودنماش دێ یعنی خوا زیادی کە ئەم جەماڵ و ئەم جوانی کە بەسەر زەوی بەخشیوە تەسەوور کە ئەم هەموو جەماڵە ئەبین تۆ ناوی خوا ناوی تازەی خوا بێنە لە زیهنی خۆت سەیری ڕەزاقیەتی خوا کە ئەم خەڵکە دامەوە هاتون تۆزێک زەویان کێڵاوە لە قەدارێکیان تێکردو تۆزە ئاویاندا و ئەم نیعمەتە جوانەی پێ عەتا کردوون دە سەیری ڕەزاقیەت کە ناوەڵا سەیری ئەلموسەویر کە چه تەسویرێکی کردووە ئەم هەموو جەماڵەی داوە بەم نیعمەتە جوانەی کە بە تۆی بەخشیوە لە ماڵی خۆتا سەیری گوڵەکانێک چ نازدار چۆن پەروەردەی ئەەکەی چۆن خزمەتی ئەەکەی چۆن دڵی تۆی پێوە لکانووە تەواو یەکێ لە نیعمەتەکانی خوا جەل جەلالوه پەیوەستبوونی ئینسانە بە شتەکانەوە بە تایبەتی گیاندارەکان ئەگەر ئەرکیان کەوتە سەرشانی ئینسان خوا ئینسانیان بۆ مسەخەرەکە
میوانم هاتبوون دنیایان لێ هاتبوو یەک کاکە هەرچی تەکلیفم لێ کردنوتیان بەخوا ماوەسە مانگامان هەیە بێ شۆ هەر بڕۆینەوە حەج مەجالیتیانی بیرمە کردەوە سبحان الله دڵی ئەمانە خوای گەورە چۆن مسەخەری کردەوە بۆ ئەم مانگایانە خەمیانە نەفەریان بەجێ هێشتووە بە 100 کەسیان وتووە ئەخلی ئاوایی کورە وەیە ماڕۆین کورە ئاگاتان لە مانگەکان بێ کورە بێ ئاو نەبن کورە مناڵ تەلەفۆن لەسەر تەلەفۆن کورە ئاگاتان کورە هێناتانە دەرەوە کورە هەموو مەشغوڵیەتی ئەو ماڵە بریتی بوو لە مانگەکان نەوەکو شتێکیان لێ بێ ئێوارەش بە پەلە ڕۆشتنەوە يعني خوای گەورە چۆن تەسخیری ئەمەی کرد چۆن باشە ئەو ڕەحمەت چی خوا لەسەر زەویە بڵاوی کردوێتەوە کورە ڕەحم 100 بەشە ئەمە یەک دانەیانە لەسەر زەوی ئەوە ئەکە دەبینی مرۆڤەکان خۆیانە لەگەڵ ئاژەڵێکە لەگەڵ گوڵێکە جارێک دۆستێکم ئەی کورم خێزانم بە کەڵێک نایەمە تەلاقی بەموتم کورە بۆ خاتی خۆ بۆ تەلاقیەتی وەڵی هەر گوڵێک بە وشک بێت تێرە گریە هەر گوڵێ لە ماڵە وشک بێ ئەو تێرە گریە باشە تۆ تەسەور کە ئەم ڕەحمەت چییە خوا جەل جەلالوهو لە دڵی ئینسانە خەڵقی کرد جارێک گەنجە تەلەفۆنی بۆ کردم دوو بولبولی خۆی لەبیر چوو بوو ماڵەوەش ئاگیان لێ نەبوو بوو لە شوێنێکە دای نابوو لە بیری چوو پێیان بڵێ سەفەری کردو هاتووە هەردووکیان مردبوو مردار بوو بوونەوە دنیای لێ هاتبوو یەک خوا چۆن لێم خۆشت چەند ڕکات نوێش بکەم ماوەسا تۆ بڵێ 1000 ڕکات ئەیکەم بەس خوا لێم خۆش تەسەور کە هەستی بە ئازارێکی چەند گەورە ئەکرد لەنا ئەمە تۆ ڕەحمانیەتی خوا بۆ دەرەکەی لەسەر زەویە بۆیە ئاەتە مەشهودەکانی خوا زۆر زۆر گەورن دەی سەیری حکمەتی خوا کە سەیری ئیحسان و چاکەکاری ئەو کە کورە سەیری جوودی خوا کە سەخاوەتی خوا جەل جەلالوهو والله ئینسانی تاوانبار سەیری سەخاوەتی خوا ئەکا شەرمەزارە بێ والله لەو کاتەی کە تۆ گوناهەکەی ئەو ئۆکسجینەکەت پێ عەتاءەکە ئەو هێزەکەت پێ عەتاءەکە والله جاری وهەیە لە شوێنێکی پەنهانە خۆت شاردوێتەوە کەس نەوبینێ ئەو سەتریشی ئەکا ئەو شارێتەوە نەهێڵێ کەس بتبینێ گومت ئەکا لە پێش چاوی خەڵک دەی سێری وشەی ستیر بکە ئەم خوایە چەند بەڕەحمە و چەند ستیرە لەگەڵ تۆیە چۆن ئەو شارێتەوە لە دوای ئەمەش بێئەدەبیت کردووە خوات سیر نەکردووە ئەم گوناهت کردو عەفوشت دەکە سیری ڕەحمانیەتی خوا کە گوناهێک ئەکەی سبحان الله كاستغفاركي أولئك يبدل الله سيئاتهم حسنات سبحان الله كسي وهي زنا كردو كشي لنا ما أعمال بداون باك أنوسري بداون باك أنوسري أم زناي بداون باك يبو حساب كرا لبروي توبيك صادقي كردو قرا ولا إخوة جل جلاله أم حفتي بيشول سليماني وتانا من دا جنجك هات وتي ما وصل جناهي من شيء أقرب باكم عارخ خور بوبي وتي والله رلا جناهي توهيجني تی والله باوکم زوو عارەقی خواردووە تەوبەی کردو ئێستا داوای ئافرەتێکم کردووە پیاوێ وتوێتی وەڵام بنەماڵە ئارەخۆرن مەیدەنێ نەیان داومت گەنجەکە زۆر گریە بیرم ئەکردەوە لە زوڵمی ئینسان لە ڕەحمەتی خۆ لەوە چی ئەم ئارەخۆرە لە مەیتر باشتر بوو بێ لای خوا جەل جەلالوهو بەڵام ئەم تەڕەفوعێکی کردووە باشە ئەم تەوبەکەی قبوڵ نەکردووە ئەگەر چی خوا قبوڵی کرد بۆیە کە سيري أسماء وصفاتي خواءكي لسرزي آياتي مشهودي خواءكي سر الصورة بز ورا سيري دايك بزانت ش آياتي كي خوا لدايك أخراني تو شيء وهاي حتى بياني بديار من الله كي ونخ خوي لناك ناتوانا بخوي سبحان الله ش عظمتك خوا لسرزي دروسي كد برا خوش يق لقل يكترها برا خوش يزور عدزوبون ليك أشتم كردبون ولا مجلسك حتى حصان هيش قسم منك هر ئەگریان کو دەڕۆڵە دوو قسەی خێرکن هیچ فایدەی نەبوو ماگاگەوە بەجیان گەڵن تێر بگرێ اینجا خۆیان ئاشتە بنەوە تەسەور کە شەڕێکیان بۆ ئاشت بوو ئەم ڕەحمەت چییە خوا لەسەر زەویە بڵاوی کردوت دەی سەیری ڕەحمانیەتی ئەو کە ببینە چاو بکەرەوە ئەمە ئایاتی مەشهودی خوان لەسەر زەویە ناوەڵا لە خەڵک گەڕێ و لە دەوروبەر بگەڕێ ئاوا شەوێ دانیشە لەگەڵ خۆتە بزانە ڕەحمانەتی خوا چۆن لە خۆتە ئەبینی بیرکەرەوە جاری وهەیە شوێنێکت ئازاری هەیە هەموو حیاتت ئەفۆتێ ئەی چەند جار هەبووە خوا جەل جەلالوهو ئازارەکانی لە تۆ لاداوە عمرت 70 ساڵە 3 ڕۆژ ناڕەحەتی ئەڵێی خۆشیم لە ژیان نەبینی بەڵام تۆ بیرکەرەوە 70 ساڵە ئەو نیعمەت بەسەر تۆیدا ئەبارێنێ و جەماڵ بەسەر تۆیدا ئەبارێن جاری وهەیە یەک نیعمەتی لە سندویتەوە وا تەسەورەکە هیچ نییە لە دنیا خاوەنی هیچ نیت دەی لەگەڵ یا بژی ئەم ژیان لەگەڵ خوایە قۆناغی دووهەمە
يك لخزمة قرآن بدو لخزمة آياتي كوني خوايا بجل جلاله آيات مشهودة كان أفرمي خواي قورا هندي العبد كاني هل بجهر وبوي أم تفكر كان سيري آيات زندو كاني بكن لسر زويا تي بكن أو كسشي كوا غافل بي وآقاي لما النبي خوا ذمي كردو جل جلاله سهم دانا بير كرا ولا نعمة كاني خوا لإحساني خوا لإنعامي خوا لسر همو مخلوقات بهمو جورا كانيو دي قد بدأ أبي الرحمي خوا كان يزور بي أبي حلمي كان يزور بي تصور كم ميروليك ببينا بردوام خريك إيشك كاركا ماندوا يا سايكي زور سيد لنايانا هيا بحياتي ميروليك بيني ولا سر كارك بخير دي قد بدأ هميشه خريجي كارا قرجو قول آزار برباني زو بحال الرناشي كردو بروسي لكيت ميروليك ونزول جول إيوارا خريكة ها تاريكة كاتوزي كي ما وهشت أوان حركات يا ماو طاو تاريكة بين جا وستن دي قد أدي نعمتي خوان كو أكنا ولا سر زويا خوي قولت يا سايكي بما نبخشي أما تسليقيك خوا بيداون ورا لقل طيرك بجي بيرك يتوسار ده تقول ما لو خود ناقري أم طيرة بس التلك وخوي وستها خوات شن نعمتي كي بيداوك خوي هيك شي كون نكردوتو دسي بطال يأت بياني بو إيوارا أقرأت خوي قول رزقك لشونك وهربو دائن بدواي رزقك يا ويالله هتاوكو إيدوزيتو دي قد بدأ لقل بشيليك أجيان برا سر بزانة شون أجي جاري وها أشي لكيوكي دورة سيرك بشيليه دامو لوي أي هاورا ما بتشي أجي لمشون إن شاء الله صيّق بيني أي هاورا ما تشون أجي كي رزقي كي آجاي ليتي أما خاونا كي بو بر الله يكردوه نازل خاوني حقيقي قد بر الله ناكا حكمتي كي زور قوريه هم شبشوني ويدي والله سيري نعم كاني خوا أكيتو آلائي خوا بسر زويوا تصورنا نازاني شون سباسي بكي لسلام آلاء أنا بشهق لفكري إيما لخيالي إيما بريتيا لميكا لقل أم آلاء وأم نعمة جوانانا بسر خومانا وبسر دورو برمانا أجين جيان لقل يا أبا نسل لقل نعمتك أنا حزا كان باسي نعمتي يكتوز مصيبتان بوكم نعمتي مصيبت طبعا إيما يشق لوش تانيك لجيان مانا بنقمتي أجين مصيبت والله جوان ترين نعمتي خوا مصيبت جاري وهي درجايك داخرة وبهمو هزي خوت وعقلي خوت هول أدم ودنا كريت نايكات تقيلي أدم هول أدم درياكم بونا كريت واهستكم توشي مصيبتي كي زور قوربون بلام كل جمال لنا كرنا ويام درجايا أكيد درجاك بكرة ولو أتشتوب فوتي جاري وهي كسيك زور طالبي رزقه رزقي سوار رزقي كم زور هول أدا دسيناك زور ماندو أبي هند جاري يأس رويتيك والله أم مصيبتي نبوني مالا قورترين نعمتي خوايا بس الإنسان جاري وهي اشتيك لدس أدي بلام نعمتي كي زور قوري أفرتك حالتك دروني ودروزوه هاتبوا أي ماصة همو رجع 100,000 أستغفر الله كم 100,000 صلواتهم 100,000 لا إله إلا الله كم وتخوز جنب أخو إن شاء الله شاقنا أبي هر وأبي بهر أو ذكرى نبكي رولا أو تولى نعمتها إلى نعمتها تو هتصورك ونقمتها خوا هالي بجادي كاتي دايتي وي أو عبدايتي على جيبجي زمني بالرخصان دي ماصة سعيد الوثيق سيكي زور خوشي أفرمي مانك أجيري عبادتي بوتو دان راوك جيبجيكي تو هقني وسلو بربيا برنابي تو عبادت أكي خريج عبادتكي كي مانك بربو يا برنبو كشيتوني ليه قرر كي بربو برنبو تو هقد نبي تو عبادتك وكاتي عبادتك نخوشيش كاتي عبادته مصيبتش كاتي عبادتها خوا الزمينات بو أرخصين جاري وهي لم شار أتخات الشار يكتر بيزار ما بلك ياوي إيشي بيت لو شونا حتى لو شونا كاركاني خود جيبجيك لو أتي عبدايتك أو اللي قبول كري اللي اللي تقبل نكري لو أتي أو غريبستاني بو توباج بي كز لإيما نازانين والله جاري وهي سجن قورترين نعمتي خوايا بس الإنسان كشتن قورترين نعمته برين داربون قورترين نعمته إيما نازانين لبرو براسي
نعمتي مصيبت يشك لو نعمتاني بمعنى دل الحمد لله سباسي إنساني مسلمان ناشكي لبردم مصيبتها كرويتيك باشا قريمان بمعنى حقيقي هر مصيبة دو والله همي بدلي تويا دي غمي كي بسوق أخوي بو هرشتين غم أخوي قناه اللي أوري بلد برزبت ولا إخوة قورة أبي يعني لو أشي هم وغمك بدلي تويا هات ولا إخوة أو أن قدري قورك بديان ركعة شو نيج نقيت أو حد بويا آلاء نعمتي إخوة زور زور بسر بجميرين لجمار دنايا حتى بجميرين طاو نابي وقتی خوی آنود آیاتی قرآن هیا بدو وشتر بار نکری دو باری وشتر بار که أو كلمة وبيا بار نکری فعلا نعمتي وهي باس كردني بمعنى بزماني أمر بلام دو تاري قرصي بار هالقر يا دو كشتي زور باشي بار هالقر توانا أوينك بيتو أم باريك أم نعمة جواني هالي بقرت ناتواني أم سيدانيك عرزم كردن بيركرنا ولا آياتي قرآن بيركرنا ولا آياتي مشهود بينراو بيركرنا ولا النعمة كان إخوة جل جلاله أفرمي أمس يدانيا لدلها معرفتي إخوة أتشن محبتي إخوة دروسك ترسان لأخوة رجاب وأخوة دوامي فكر بردوام فكرة أو كانت مشغولة بأخوة جل جلاله أقر زمانيش التربية أو معرفته محبة بالطواوي ضليتو دايجيرك وتأمس يشتا هول بدأ كل فكر وخيال لما سرفك خيال كان لخزمتي آياتي قرآن لخزمتي آياتي مشهودي خواو لخزمتي نعمتي كاني خوايا دابا لمسي بلاي خوارتر بلاي كتر دس بيئك أيج أوي إنسان بير لعيبة كاني خوي بكاتو آفات كاني نفسي لكردوايا شان عملي خرابي كردوا أمش زور زور فائدة هي درجة خيري زور أبو أكاتو هميشة خود هزبة كمي خوتكي هستكي نفسي خود أشكيني إنجا هركاتك نفسي بابلن مذمومي تو نفسي أمارة بالسوء تو شكا نفسي مطمئنة أشياء شوي لكيا خود بكم زاني ألويات وقورئ أفرمي ضل زندو أكاتو أما كان سيري عيبكاني خوتكي ضل زندو أكاتو وردة مملكتي نفسي مطمئنة لتويا دا أمزري تاواد لي لأين دا لو حالة در أشيب حالتك برستر للرجاء عيبتو بخوا أجيت خوا ناسيتو للرجاء عيب كانتو بوي أفرمون أهلي تصوف على نزور جناه هي إنسان خات بهشت جناه هي إنسان خات بهشت بو أو ندأو عيبت بلا ونا راحته سركوني خوتك تو سر زنشتي خوتك برزد أكاتو بلا الله إخوة جل جلاله سيرك الدرجاي خير لو جناها بكتوشي بي بينجامين دانا أويا هميشة أجاو لكاتا كان بزاني واجبي أو دقيقة وشي جيب جيك نهيلي لدس درج أفرمع عارف بخواكي كري كاتي خويتي العارف ابن وقته بخوا أجر وقتك لدس درجو هاد لمصالحها صرف نكرد لمفاسدها صرف به دي هرشي مصالح إنسان لنفسه لوقته ودس بيئك أي أجر وقت لدس دا شي بود بركات جاري وهي أم بلا ما نوزورنا راحته أي هواء دور كان نيوش شون بكم دور كاتي بيج نيوجي السنة كم زور بلا وزحمته هي دواء نيوجي زور بلا وزحمته دانيش متوزع ذكر بخير زور بلا وزحمته بلام زور طبيعي سيدي دو قولي كم هم كاتا كم أروى سيدي فيلم كم هم كاتا كم أروى بخوش منازن سيدي فيسبوك كم ديدي بس سريعي فلان كاس كجرا وادي بزانم شي تقارير لسري بخير ما خريكم بسبور كي سياسي لسري ببي فائدة هم كاتا كي بردم خو أو كاتم لمصالح الدين ما صرف كردا زوزو جورة الأبوم بويا أبي زور أجمل لوقت من به إمام الشافعي رضي الله رحمته خيله بأفرمي لقل صوفيا كان ها والله يتيم كرد زور أفرمي إسفادي دوشم زوزو اللي كردن عن دوش زور سودم لي ورقد الله بيان وتم الوقت سيف كاتكاري تو شمشيرة أجر تو أم شمشيرة نبر ولتي نكيت وينجاتي بين درجي
ئەو ئیلا تۆ ئەبڕێت و یەت دەبەرە وریابە کاتەکانت. ئەفەرمێ کەلیمەیەکی تری ئیمامی شافعی کە ئیسفادەی لێکردوون ئەمەیە: بەخوا نەفسی خۆت ئەگەر مەشغوڵ نەکەی بە حەقەوە نەفس مەشغوڵەکە و باتیلەوە. واتە دوو کەلیمە لە تەسەووف ئیسفادەی کردووە. یەکێکیان کات وەکو شمشێر ئەگەر تۆ نەیبڕێەوە ئەتبڕێ. دووهەمیان نەفس ئەگەر تۆ لە حەق و چاکا بەکاری نەهێنی ئەو لە خراپە و باتیلا تۆ بەکارهێنی. یان ئەوە تا تۆ ئەبیتە سەردار بەسەر نەفستا یان نەفسێ ئەبێتە سەردار بەسەر تۆیە. لەبەرەوە ئەبێ زۆر بە وریایی ئاگاد لەوە بێ، ئاگاد لە نەفسێ بێ، ئەگەر لە حەقا سەرفی نەکەی لە بەتاڵە تۆ تەواو ئەکات. دەی کاتی ئینسان عمری ئینسانە، مادەی ژیانی ئینسانی ئەبەدیە کە لە ئاخرەتە پێی ئەمێنیتەوە. دەی ئاگاو لێ بێ ئەم زەمن و ئەم ئەمرەت نەکەیتە هۆکاری عەذابێکی ئەلیم بۆ خۆت لە ئاخرەتە. هوشیاری وەختەکانە بە بەشتی بەتاڵەوە سەرفی مەکە. خەیاڵاتی خراپ بە زەینی خۆتە مێنە، خەیاڵاتی خراپ مەخرە ناو زیهنی خۆتەوە. خەیاڵت ڕاگرە لە چاکە. ئەگەر بێت و مەشغوڵی کەی بە ئەمانی باتیلەوە، مەشغوڵی کەی بە خەوەوە، مەشغوڵی کەی بە بەتاڵیەوە، ئەوە دڵنیا بە لەوە مردن بۆ تۆ باشترە لەسەر زەویە تا ژیان، چکە ژیانەکە لە خراپە سەرفەکە. دەی هەر عەبدێک کاتێکەوە لە ناو نوێژایە لەیسە لەهو من سەڵاتی ئیلا ما عەقەلە منها، نوێژەکە کامەت بۆ گیرە ئەبێ ئەوەی کە تۆ لە پێناو خوایە مێشکت داوەتێ، فکرت داوەتێ، لەگەڵ یا ئەژی لەگەڵ نوێژەکە. مەسئلەیەکی زۆر گرنگ هەیە لێرە ئیمام ئیبن القەیم باسی ئەکا کەم شوێن بینی بێتم ئەم مەسئلە باس کرد. ئێمە لە ناو نوێژە خەیاڵمان ئەڕوە، چی بکەین؟ هەرچی ئەکەین کۆنتڕۆڵی خۆمان بکەین خەیاڵە هەم ئەڕواتە. ماساب کەریم مدەڕیس داستانە ئەگێڕێتەوە هی مەلا ئەحمەدی چاش. ئەڵێ مەلا ئەحمەدی چاش یەتەوە بۆ ئاوایەکەی خۆیان بۆ منتیقەی چاش لە منتیقەی پێنجێنە، خوا عەفویان کە هەموویان، ئەڵێ کە یەتەوە ئەڵێ لە خوار ئاوای، ئەڵێ بۆ خوا بەم نیوەشەوە بچمە ماڵی باوکم چی بکەم و ئەوانە، ئەڵێ بەخوا با لە خوار ئاوایەوە بخەوم. ئەڵێ لە خوار ئاوایەوە ئەخەوێ، ئەڵێ خەیاڵ لێ ئەدات، لە خەیاڵی خۆیە ئەچێ بۆ شارێک لای مامۆستای دەرسە خوێنێ، زۆر زیرەکە بێ، ئەڵێ خۆی تەمەڵ بوو بەس لە خەیاڵەکەی زۆر زیرەکە بێ. ئەوەنە زیرەکە بێ، مامۆستاکەی زۆری خۆشەوێ، دوای مامۆستاکەی کچەکەی خۆی ئەداتێ، ئەی کاتە جێگرەداری خۆی ئەگەڕێتەوە بۆ لادێکەی خۆیان، ئەڵێ لە کەنار ئاواییەوە لە خەیاڵەکەی ئەڵێ وەڵاهی شەو ئێستا ئاخر بچم ماڵەوە دایکەوان، ئەڵێ ئەم ژنە چییە لەگەڵ تاو؟ نەوەڵا با لێرە لادەم. ئەڵێ لا ئەدا کاتێک ئەزانێ قەرمە قەرمە گێت و ئەمانە و هەڵسە شوێنەکەی پێ تێکێن، ئەڵێ کە خەبەری بە تۆ سێ خۆر گەرمی کردووە و تا خەڵک هاتووەتە سەر ئەو خەوی لێ کەوتووە ماگەی لە خۆی نییە و لە خەیاڵەکەەوە چۆتە ناو خەو و خەڵکی ئەوەیات و کورەوە تۆ چکارەی لێرە؟ خەڵکی کوێ؟ کورە بابە مەلا ئەحمەدی چاشم تا خۆی ئەناسێنێتەوە خەریکە ئەشی کوژن. لەبەرەوە تەسەوور کە ئینسان جاری وە هەیە خەیاڵێک لێرە ئەڕوا بۆ شوێن نوێژێک ئەکا سەلام ئەداتەوە هێشتا ئەو خەیاڵەکەی نەپچڕان، پەیوەندی لەگەڵ خوا بچڕان لە خەیاڵەکە نەپچڕان. بۆیە ئەم مەسئلە هەندێک جار خەیاڵی باش بە زیهنی ئینسانە دێت، ئایا گونەهبار ئەبێ یا گونەهبار نەبێ؟ ئەم بابەتە زۆر گرنگە، زۆر شوێن گەڕاوم ئەمم تیان نەخوێندوێتەوە بەم دیقەتە. ئیمام لێرە ئەفەرمێ نوێژ تەنها ئەوەندە بۆ قبوڵە کەوا مێشکت داوە نوێژەکە و ئاگەو لە خۆت، ئەمەی کە مێشکە ئەچێ بۆ نازانم کەرکووک و بۆ کوێ ئەوانە هیچی قبوڵ نییە. باشە ئەفەرمێ کامەت لێ وەرئەگیرێ، سبحان الله، ئەفەرمێ ئیلا ما کان فیه بالله ولله، ئەوەی لە ناو نوێژەکانە لەبەر خاتری خوا کردوتەوە ئاگەو لە نوێژەکەی یان لە فکری خوایت کارێ بۆ خوا بکەی ئەویان قەینەک. ئەفەرمێ ئاگات لێ بێ هەموو غەیری ئەمانە هەموو وەساویسی شەیطانە و ئەمانی باتیلە، هیچی لە ئینسانە ئەوە نابێت، دانامەزرێ لە ئینسان، هەمووی شتی بەتاڵە بە ئینسانە ئەڕۆ. ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ مەسئلەیەکمان بۆ باس ئەکات، ئەفەرمێ ئەم زانە پایە بەرزە ئیمامی ئیبن القەیم ئەفەرمێ ئیمامی عومەر کە نوێژی ئەکرد هەندێک جار جیهادیەک، ئاگاتان لەم قسەیە بێ، لە ناو نوێژەکەیە
فڵانە خەلەل لە جێیشە هەیە ئەبێ جێبەجێیکە خەیاڵی ئەڕۆشتەوە بۆ لای جێیشەکە مسلمانان لە فڵانە شوێن دەوریان گیراوە بێ فریانکەوە ئەفەرمێ ئەمەی کە ئیمام ئەی کرد ڕزا و ڕەحمەتی خوای لێبێ ئەم خەواطرانە فكان يجهز جيشه وهو في الصلاة تجهيزي جيشك أكر لأنه نرجك شياب طبعا هو فرمايشته لبخاري شهاته كإمام عمر رضي الله رحمة الله عليه خيالاتي دولتي لأنه نرجك أبو أهات أفرمي فيكون قد جمع بين الجهاد والصلاة أفرمي بليكي زور برزة جهاد نيجي تيكال كردو إمام عمر واته هر خيالاتك بو خير و چاكه و صدقه و إحسان بو أجر هاد لنا ونرجكتا وميدا كان أبي شباب نسري أي شباب نسري في أمر أي ابن القيم رضا رحمة الله أوي لله بو في الله بو بالله بو أما نهرهم يعني بو أنسري أفرمي بابك زور قوري بابي تداخل عبادات تنجاري كتير لشويني تر باسم كردوها لقد دوستو أنا وتم كاكا نيت لعبادات نيت نيجي علماء لخلقي ترجاواز بنمونتو نيجي كيت أو بيج نيجي بياني أشي تناو مزقوتو بانك دراوة دور كاتي تحية المسجد دور كاتي سنتي دازنش دور كاتي بيج نيجي بياني دور كاتي سنتي التوبة دور كاتي سنتي الشكر أما دركات دور كان نيجي خيري هردك ونسر باشا نيت أو عند تأثيره هي أفرمي تداخل عبادات أو هاي مسألة خيالكش أو هاي أجر هاتو لنوع عبدايتك خيالات الروج بو عبدايتك تر عبدايتك تريش بو نصر أميدك إن شاء الله بود بنصر أم كلمة ابن القيم زور بي قوري كلام كتابة بيروزائي فرمي لعل هندق لباري شان من كم أبيتو چكم من پێشتریکێ لە هەموو غەمەکانم ئەوە بوو زۆر کات ئەموو هیچ نوێژێکمان لەوە ناچێ وەربگیرێ کەمێ خاطراتی دنیا بڕێ خاطراتی دین بڕێ خاطراتی دعوە بڕێ خاطرات هەمووی یە سەر ئەکێشێ بەڵام ئینشاءالله هەمووی بە ئەجر ئەنووسرێ مادام لله و فی الله بابەتی تر زۆرن لە مەسەلەی خەیاڵە کە ئەم زاناپایە بەرزە باسیەکە لو ناسي من بتوانم هم تفاصيل كان باس كان بتأتي عند مسائلي باسي أهلي تصوف وشون تربيتي الروحي خوان كردو شون شيطان زفري بيهنا ولا كاتي خيالة هاتون فراغي طاويا لخوانا دروس كردوها بو هيج أماني خراب نيتنا وفكر وذهني أنا ومشي أنا كاتي شيطان زفري بيهنا باشا إنجا شيطان خوي لي كردون بخواو لنا أو خيالات وخاطرات أنا كاري لسر كردون أو أنا اشتاني كي زورن لو أتي زور ضروري جنبي أبو أم زمني إيما تنها أو عند إنسان بزانك براسي إنسان شون أماني باش لدلي هي أماني خرابي شيء والله شون خيالاتي باش هي خيالاتي خرابية هول بدأ كوري خيالاتي باجبة كشي خيالاتي باجبة لخيالاتي خراب خود دور خروا شوك هموي أمانية ولا شيطانة ويا سرچاوة أقرب رو خرابة كاري إما باسك لباسي زنايا کەسێک ناتوانێت زینا بکە ئەگەر بە خەیاڵ زینای نەکردبێ کەسێ ناتوانێت قەتل بکە ئەگەر بە خەیاڵ قەتلی نەکردبێ کەسێ ناتوانێت دزی بکە ئەگەر بە خەیاڵ دزی نەکردبێ لە دزیە جوانتر بۆتان ڕوون ئەبێتەوە توخوا وەرن سێ بکەن کاتێک کە ئینسانەکان دزی لە زیهن و فکریانە نییە هیچ خەیاڵ ناکەن خەیاڵێک بێت و بڕوا لە مێشیانە کە دزی ئەکەن نایەت چونکە لە سەنعەتی ئەم دزیکردن نییە لبرو بي زور آقا وشياري خيالة كان من بين لعل أخوي قورا درو خير من لي أكادو لعل أخوي قورا خاطرات كان يشمل للرجي قيامة أبو أنوس آي چند كس هيا تنها خيالي كدو خيال كسيكي هجاري بيني و شو خيالي كدو آخ كاس بيكي أوام كرده أوان دم دسكوته أم هجارم رزقار كرده للرجي قيامة أبو أنجي كان فلان كستو فلان كس آزاد كرد أوان دد دايا خانوية كدبو كردو والله يا رب من هيك من أبو أمي بوبكم نا أو خيالك كرد بود مسلم بوي هريك يقول إما تربيتي نفسي خوي أبي لسر خيالي جوانك خيالي شاكا نهي نفسي أمارة بالسوء زال بسريا نفسي خوي مطمئنك بلام أبي أقام لي خالبت أجر كسيك برجايا كابرة ابن القيم أم
شتە ئەهێنێتەوە ئەم نمونەیە منش ئێنمە و کۆتایی بە دەرسەکە ئێنم بە نمونە من و مەلا کاروان بە ڕێگایەکە ئەڕێن خەڵک زۆرە بینین سەلامێکیان لێکرد و ناوەسین ئەمانەیە بچین بۆ نەوڕۆڵی مەلا کاروان ئەگەین زوو ئەگەین هەر بەڕێیا سەلام عەلەیکوم سەلام عەلەیکوم لای کەس لا نادەین و ئەگەین ئەی ئەگەر هاتوو لە هەر شوێنێ بڕێ لاماندا و دانیشتین و چایەکمان لەگەڵ خواردنەوە هەڵساین و سبەینی ئەم عانەژێمە هەر لە نیوەی ڕێیان نەگەیشتین هەرچی ئەکەین ناگەین ئەفەرمێ خەیاڵیش بەم شێوازەیە خەیاڵ خاطراتە یەت سەریع سەلامێ ئەکات و ئەگەر لە لای ئەولات نەدا هەوڵت نەدا بە زۆر زۆر باشە دەی با لەگەڵ دابنیشم دەی دەم بەدەم خەیاڵەکەەوە ئەڵێ ئەوانە هیچ لەسەر نانووسن با خراپیش بەس کە لەگەڵیانە دانیشتی بە خراپ لەسەر دەنووسن چونکە ئیتر تۆ چێژ وەرەگری لەم خەیاڵە لەگەڵیا ئەژی تێکەڵ ئەبی لەگەڵیا وردە وردە لەگەڵیا ئەڕۆی قاڵە بیتەوە لەگەڵیا کاتەکانت هەمووی ئەڕوا و هەمووشی بە گوناه لەسەر چونکە عەزیمەت لە دڵی تۆیە دروستەکە بەرامبەر بە گوناه کەوا بوو ئێمە عابری سەبیل هەر خەیاڵێ ڕووی تێکردین و ڕۆشت گوناهبار نابین لەسەری هەر خەیاڵێ لەگەڵ یا دانیشتین هەوڵماندا قسەی لەگەڵاکەین بوو بە بەشێک لە ژیانمان ئەو خەیاڵە ئینسانتیە گوناهبارە بێت ئەبێ سیستەمماندا نابێ بۆ خەیاڵی خۆمان تاوەکو بتوانین گوزەرکەین تاوەکو بتوانین تووشی کەئابە نەبین تووشی دانیشتن لەگەڵ خۆمانە نەبین تووشی دوورە پەرێزی لە خەڵک نەبین تووشی هەندێک حاڵاتی نەخۆشی نەفسی نەبین ئەبێ خەیاڵی خۆمان کۆنتڕۆڵ کردبێ داوامە لە ذاتی پاکی پەروەردگار کە پرۆژەی خەیاڵەکانمان لە ئەمڕۆمان زۆ گەورەتر بکە خوایە داوات لێ ئەکەین بە ناوی جوانە بە صیفەتی بەرزێ بە ئیسمی عەظەمت گەنجی ئەم ئومەتەی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم خەیاڵی زۆر بەرزیان هەیە بۆ ڕزگاری ئەم ئومەتە خوایە گیان داوات لێ ئەکەین خەیاڵەکانیان بێنە لە دی یا ڕەبی خوایە داوات لێ ئەکەین بە ناوی جوانە بە صیفەتی بەرزێ بە ئیسمی عەظەمت لە گوناهەکانمان ببورە خوایە گوناهێ بە ئاشکرا کردومانە عەفومان کە گوناهێ بە پەنهان کردومانە عەفومان کە گوناهێ لەمە و پێش کردمان عەفومان کە گوناهێ لەمە و دوایی کەین و فریای تەوبە ناکەوین عەفومان کە یا ڕەبی خوایە بەزەی خۆت بەسەرمانە ببارێنە عەفوی خۆت بەسەرمانە ببارێنە لێمان خۆش بە یا ئەکرەم الئەکرەمین یا ڕەبی خوایە سەرفرازی ئەم دنیا و دنیامان کە بە ئومەتی ڕەسوڵ الله قبوڵمان کە بە شوێن کەوتەی ئەو قبوڵمان کە بمان بەخشە یا رب العالمین خوایە بمان بەخشە یا ئەکرەم الئەکرەمین یا ڕەبی خوایە لە گوناهی دایک و باوکمان ببورە لە گوناهی خزم و کەس و کارمان ببورە لە گوناهی برا و خوشەکانمان ببورە پەروەردگارە داوات لێ ئەکەین لە گوناهی مامۆسا و قوتابیمان ببورە تو گەورەی خۆت خوایە لە گوناهی ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم ببورە یا ڕەبی خوایە داوات لێ ئەکەین بە ناوی جوانە بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت دامان مەزێنە لەسەر خواناسی دڵمان پڕکە لە چێژی عیبادەت یا ڕەبی پەروەردگارە دڵەکانمان پڕکە لە خواناسی لە خۆتناسی یا ئیلاهی یا ئەکرەم الئەکرەمین خوایە گیان معرفەتی خۆت لە دڵمانە زیاد کە ئاەتەکانی خۆت لە گردوونە پێمان پیشان بدە یا رب العالمین چاوەکانمان بکەرەوە یا ئەکرەم الئەکرەمین بمان کەرە خزمەتکاری قورئان یا ئەکرەم الئەکرەمین عیبەکانی نەفسی خۆمان پێ بناسێنە یا ئەکرەم الئەکرەمین بمان شارەوە یا ئیلاهی یا ئەکرەم الئەکرەمین یا ڕەبی خوایە گیان هەرچی ئەمانەوە پێمان عەتاکە ئێمە زەعیف و زەلیل تۆ دەوڵەمەند یا ئیلاهی دەسی فەقیری خۆمان بۆ لای دەوڵەمەندی تۆ بەرز کردوێتەوە لە هەموو شتێکە ئەوەندە حەڵاڵمان بدەرێ محتاجی حەرام نەبین خوایە تو گەوری خۆت محتاجی حەراممان مەکە یا ڕەبی خوایە لە فکر و خەیاڵمانە محتاجی حەراممان مەکە لە ظاهیر و ئاشکرایە محتاجی حەراممان مەکە تو گەورەی خۆت زەلیلی سەرجێگەمان مەکە محتاجی دەسی نامردمان مەکە زەلیلی دەسی زاڵممان مەکە زەلیل و گەوزاوی ناو گوناهەکانمان مەکە یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە گەورەی خۆت خوایە عەفوی خۆت بەسەرمانە ببارێنە یا ڕەبی پەروەردگارە داوات لێ ئەکەین هەموو گرفتەکانمان بۆ چارەسەرکە لای تۆ هەمویان ئاسانە یا ئەکرەم الئەکرەمین ئەوەمان کە نەخۆشە شیفای بۆ بنێرە ئەوەمان کە حاجە و ناڕەحەتێکی خۆی ڕزگاری کە یا ڕەبی خۆی شتێکی پێویستە پێ عەتاکە یا ئیلاهی ئەومان قەرزارە قەرزی سەرشانی سووکە ئەومان کەم ڕزقی حەڵاڵی زیادکە ئەومان بێ مناڵی پێ عەتاکە ئەومان بە مناڵەکانی ساڵحکە یا ڕەبی خۆی ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم دامەزرێنە یا ڕەبی پەروەردگارە عەفوی خۆت بەسەرمانە دا ببارێنە یا ڕەبی خۆی هیدایەتی گەنجەکانمان بدە هیدایەتی ئافرەتەکانمان بدە یا ڕەبی خۆی داوات لێ ئەکەین بمان کەرە خزمەتکاری ڕاستەقینەی ئەم دینە دڵمان یەکلا کەرەوە بۆ خۆت یا ئەکرەم الئەکرەمین یا ڕەبی پەروەردگارە بمان گێڕە لەو عەبدانەی کە لەگەڵ تۆیە ئەژین یا ئەکرەم الئەکرەمین خوای گیان
صلاة أما شيء أما بقينا في غنبري إخوة صلى الله عليه وآله وسلم يكنا ومن لخزمة يا بينا يا أكرم الأكرمين يا ربي إخوة داوالي أكين بأندازي دنكي هنا ركاني هلبجا بأندازي نمي باراني باريو بأندازي قلاي وريوي أمصال پروردگارا بأندازي هناسي مخلوقات صلوات وديداري في غنبري إخوة صلى الله عليه وآله وسلم أنيرين بيبقينا آمين آمين والحمد لله رب العالمين